بریاره کد 11 و مهده هلبجارتنین پارلمانتویا عراقی پیک بین. جنین باجار رانیایی یم باشور کردستانی درباره نبونا جنان ده مجارن سیاسی دا آخوین. جنین رانیایی گوتن که سدما سرکه یا نتولیبونا جنان ده سیاست ده پارتین سیاسی نه. دویژن بچن سر صندوقان و دنگ خوابد نامزد جن. که پیوندی بوی دتوانم بلام نقل بواری بجداری سیاسی جنان لإدارة راپرین لزور بوارده امناوتی پیشگوی خراول لان کویلان سیاسی کانه و هر چنده که ندبوا وابویا لبروی خوامان دزانی که إدارة راپرین و سنتری إدارة راپرین کرانیه سرمشقی آزادی و بو کردستان دبوا لهمور و کانو گرینگی زیاتری پی بدرا بلام بداخو و نکراو دخوازین که لده هاتو ده او بکرت و ئێستا دەبینین خۆشبەختانە هەر بۆ ئەم خولەی پەرلەمان دەبینین کاندیدی ژنی بەهێز لە ئیدارەی ڕاپەڕین خۆی کاندید کردووە کە کەسێکی ئەکادیمیە و لە خولەکانی تریش کاندیدمان هەبووە بەڵام کەم بووە یەک یاخود دوو کە دەکرا زیاتر بێ بەڵام ئەمە نەک لە ڕووی کاندیدکردن دەبینین لە کوی سەرەوەی لایەنە سیاسیەکان لە ئەمە دەگەڕێتەوە باوەڕی من بۆ پارتە سیاسیەکانە لەبەرەوەی دەبینین ژن زۆر کەمە لە کۆبوونەوەکاندا دەبینین لە کۆبوونەوە باڵاکاندا تەنیا یەک ژن هەیە هەر نییە ئەگەر هەش بێت یەک ژنە بۆیە بە بڕای من ئەمە هۆکاری سەرەکی دەگەڕێتەوە بۆ پارتە سیاسیەکان کە نەیانتوانیوە یاخود دەتوان بڵم باوەڕیان بە توانای ژنان نییە دەنا دەکرا زۆر باشتر بێت لەبەرەوەی ژنی زۆر بەتوانە ژنی زۆر بەهێز ئێستا هەمانە و وردە وردەکە پەرە بەتوانەکانی خۆیان دەدەن گرنگیان پێ نەدراوە بەڵام بە شێوازێکی وا گرنگیان پێ نەدراوە ئەگەر زیاتر بێنە پێش و زیاتر متمانیان بەخۆیان هەبێ چکە وا دەکەن یعنی ڕێژەی پیا و کارەکان بۆ پیا و زیاتر دێنە پێش پیاوەکان دەخەنە ژێر پێشەوە ئینجا ماف دەدەن بە ژنەکان ئەم پێم وایە دەبێ ژنەکان بۆ خۆیان بێنە پێش و یعنی هەمویان یەکتر بگرن و زەخت بکەنە سەر پارتە سیاسیەکان بۆی مافی ئەوانش وەکو مافی پیاوەکان بێت کاریگەری هەیە چونکە تۆ ئەگەر ژن نێتە پێش دیارە مافی ژنیشت نەداوە یعنی مافی ژنت پشتگوێ خستووە لەو کاتەدا لەوانێت بێتە هۆی توندی تیژیش دروست بێ زیاتر لەسەر ژنە بەڵێ بێگومان کاریگەری هەیە چونکە ئێستاوە دەبینن بۆ نمونە لە پەرلەمان هەتا ڕێژەی زیاتر گرنگی بە پیاو دەدرێت وەنونە هەتا سێ پیاو دێنە پێش ئەو جار لەوانێ ژنێک بێتە پێش کەمەش کاریگەری هەیە دەبێتە هۆی ئەوەی ژنان کەم متمانیان بەخۆیان کەم بێت پێم وایە دەبێ هۆشیاری بڵاو بێتەوە لەوەی کە ژنیش مافی هەیە و بێتە پێش و گرنگی بەخۆی بدات و کار بکە لە دەرەوە کار بکە لەگەڵ پیاوەکان شان بەشانی پیاوان کار بکات و لە پرۆژەدا سەرکەوتوو بێت یعنی گرنگی پێ بدرێت لە ڕووی حکومیەوە بێتە پێش و لە ڕووی حیزبیەوە بێتە پێش و ئەوانش کاریگەری خۆیان هەبێت